سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن باشن بزان مەزان ئێرە کوێیە ئەم ئەوە جوانە ئەمە رۆژهەڵاتی کوردستانە شاری مەریوانە ئێرە ڕێک زرێبارە ئێمە هاتوین بۆ ئێرە بۆ ئەوەی چاوان بە هەنێ مناڵی جوان بکەوێ و هەنێ بەرنامەی جوانیان لەگەڵا بکەین بزانین ئەمڕۆ کە هاتوون بۆ ئێرە بۆ گەشت و سەیران ئەبێ چی بکەن و چی نەکەن لەگەڵمان بن با بچین هەنێ گفتوگۆیان لەگەڵا بکەین و هەنێ ڕێنماییشمان بنێ لەسەر ئەم ناوچە گەشتیاریە فەرموون سلام خاسی خۆش بی ناوچەس بێهنیە بێهنیە ئافرین بێهنیە چۆنی هیچ باشی خۆش بی زۆر سپاس بێهنیە ئەوە تۆ چاکەی لێرە هاتمە بۆ سەفەر لە تەکێ تەگمەمان بابا ئافرین بێهنیە هەی لە مەدرسە بەڵێ ئافرین ئێوە کچە جوانە چی تۆیە خۆشکمە خوشکتە ئافرین چۆنی خاسی خۆشی ئیکە جوانە ئافرین بێهنیە باشە تۆ کەیتە ئێرە کەی بۆ سەفرە ئەبێ ئەشغاڵەکانە فڕێیەی فرێنە من فرێنە بەخاترەوە ئەو ئێرە کەسیفەوێ ئافرین ئەوی ئێرە چییە چی پێڵێن چی پێژن ناوی چییە زلێبەر ئەو زلێبەر ئافرین ئاوی زرێبار ئافرین باشە تۆ لە کلاسی چەنی دوو ئافرین هەر بژی ئێزانی شارێکم بۆ بێژی ئەرێ دەی مەلوچکم مەلوچێک دنیا گەورە من بووجێک من باڵ و دەنوگمت ئەفرم بۆ ئەو دەست و ئەو دەست ماڵی من ئاسمانە چەپڕ و بێرە ڕۆخانە ساکەی من جگجیگە دانا خواردەمەنیمە ئازادیم بکەن تخوا ئازادیم لە فڕینە ئەفرین زۆر باشە ئەفرین بێهنیاکان بێهنیە دەستی خوشنەکە و بگرە بۆ خۆتان چن پیاسەکەن باشە ئەفرین خواحافیز سڵام خۆشی ناوچەس بڕیار چۆنی باشی تۆزای من ناوچەس زیتەڵە وایە ئافرین ناوچەس ئافرین بڕیارەوە تۆ چاکەی لێرە لە تەکوێ هاتووی بۆ ئێرە ئافرین بڕیار ئێرە ناوی چەس زرێبار خۆشە بۆ چە ئافرین بڕیار تۆکەی بۆ گەشت دوورەکەویتەوە لە خانەوادەکە و ئەی هەر لە تەکەوە نابی بۆ چە ئافرین نابێ بە تەنیابی نابێت دوورکەویتەوە لە تە خانەوادەکە و بە خاتری ئەوەی گوم نەوی باشە ئافرین بڕیارجان بڕیار تۆ ئەشغاڵ وشتیوە ئەگەر کەوت بێ لە سەر زەوی چاکەی بۆ چە ئافرین زۆر باشە بڕیارجان بڕیار تۆ ئای لە مەدرسە لە کلاسی چەنی چوار باشە مەدرسە خۆشە بۆ چە ڕاستی ئافرین ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر ئافرین دکتۆر بڕیار زۆر سپاس بڕیارجان دەی با بڕۆین یاریەکە بکە بۆ خۆ باشە دەی خواحافیز سڵام خاسی ناوچەس محەممەد ئافرین محەممەد ئەو چاوە جوانانی تۆ چ ڕەنگێکە سەوس چاوی من جوانەیە چاوی تۆ چاوی منیش جوانە وایە چاوی ڕەشیش جوانە چاوام گۆڕینەوە بۆ چ ئافرین محەممەد جان هەر بژی محەممەد های لە مەدرسە لە کلاسی چەنی حەوت ئافرین مەدرسە خۆشە باشە تۆکەی بۆ ئێرە لەگەڵ خانەوادەکەت ئەو ئەشغاڵانەی کە پێتانە چی لێکە بۆ چە خەربەت ناو تەبیعەتدا پەخشەنەوێ ئافرین ئەی ئێرە ناوی چییە خۆشە ئێرە ناوی چییە زرێبار ئافرین زرێبار لەکوێیە لە سلێمانیە ئەی مەریوان ئافرین زۆر باشە محەممەد ئەی تۆ حەزت لە مەدرسەیە
حەزەکەی کە گەورە بووی بی بەچی ئەفەری زۆر باشە کەواتە بێ لە مەکتەبیش زۆر باش بی باشە یاری بە گوشی شتیش نەکەی بۆ خۆت وەرزشکە بۆ خۆت یاری باشکە باشە ئەفەری محەممەد خوا حەفیز خوا لەگەڵ سڵام خەسن باشن ئەفەرین باشە ئێوە چی یەکتری خوشک و بران خاڵۆزە و پورزە ئەفەرین زۆر جوانن ئێوە ئەفەرین تۆ ناوچەس ئاران ئەی تۆ ناوچەس عسل یعنی هەنگوین وایە ئەفەرین عسل ئەو کچە جوانە کێیە ئەوەی لیباسەکەەوە ئەوە دانە کچەکە هین کارتۆنە هی کارتۆنە زۆر باشە تۆ حەزە لە کارتۆنە زۆر سەیرەکەی کەواتە سەیری شەبەکەی کورساتکە هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 باشە ئافەری کارتۆنی زۆر خۆشەکە ئەی تۆ های لە مەدرسە لە کلاسی چەندی هەشت ئافەری خەڵکی مەریوانی ئەی خەڵکی سەقز منیش چوون بۆ سەقز ئەزانی سەقز زۆر خۆشە زۆرم بەدڵە باشە بۆچە هاتوون بۆ ئێرە عەسەل هاتوون بۆ تماشا ئێرە خۆشە زۆریان زۆر بۆچە خۆشە بخاترەوە خۆشایە قوشتە هەست ئافەرین ئێرە فێنکیشە وایە باشە ئێوە مەلازانن باشە ئەگەر مەلەو نەزانی ئەبێ بچیتە ناو ئاو بۆچی غەرقەوین ئافەرین نابێ بچینە ناوم ئاوانە چونکەم ئاوانە زۆر قوڵە ئەگەر ویستیشمان مەلە بکەین ئەبێ بچینە ئاوێکەوە کە کەم بێ باشە دەدەست یەکتری بگرن دەی بچن بۆ لای خانەوادەکەتان دەی خوا حەفیز دەی خۆشی ببینن سڵام خاسی زۆر سپاس ناوچەس زیلان ئافەرین زیلان تۆ چاکەی لێرە هەتکەم تاشە زرێوار خۆشە بە خاتری چ خاترەوە کە تەبیعەتی فرەگۆرەس و ئاوی فرەگۆرەکی ئافەرین زیلان باشە زرێبار لەم ڕۆژانەیە گڕی گرتم وایە بۆچە خاترەوەی مەنادانیەکەین و ئەم تەسیگاگەلە ئەگرەکان کە ڕۆژنەکەین بۆکەوە و خاموشی ناکەین ئەی تۆ پێ خۆشە گڕ بگرێ بۆچە خاترەوە فرێ لە مسڵ دیارەکان شتەکان هینە بێ ئەسوزێ ڕاستەکەی دوای ئێرە ناخۆشە بێ وایە باشە تۆ کەی بۆ ئێرە لە تەکێی بۆ ئێرە بەتەنیا خانەوادەمات بۆچە خاترەوە کە لەزەتی تە خانەوادە ئافەرین زۆر باشە ئەی لە کلاسی چەندی کلاس 6 ئەچین بۆ 7 کلاس 6 ئەچین بۆ 7 ئافەرین ئەی تۆ زای من ناوم چییە زیتەڵە ئافەرین زۆر باشە ببین بە هاوڕێ باشە منیش پێم خۆشە ئافەرین زیلان ئەزای شعرێکم بۆ بڵێ دە شعرێکم بۆ بڵێ ماسی خانم ناو دەریا چاشەویدا بەسەریا کەفتە ڕێگا خرتەخەر شیرین وردەورد ئافەرین ماسی خانم کۆشینەوە ماڵەکەیان هۆشینەوە وەختە چوو بۆ سەرکوچی چاوی کەف بە جیجی زەندەواڵە بوو مناڵ بەر ئەو ماڵە بوو سام جیجی هەنجیری چەنێ خاس و چژیری بەڵام ماسی گیان منیش ئەوەی بوو خیابان مەگەر تۆ نازانی خیر و کوڕ و گۆرانی زەماوەن ها بە ڕێگا و هەڵە پەڕن لە دوێگا زەماوە ئەفەرین زۆر باشی زیلان ئەی تۆ خۆشی لەو بە لە موشتانەیەت سواری بەلەمە بی قایەکان خۆشە بۆچی خۆشە خاترەوە کە نا ئاوەکانە قایقسواریە ئەفەرین بێ ئاوا خۆ دەرکەی خۆ هەڵیتە ئاوەکەوە بۆچی خاترەوە غەرقەبی ئەفەرین زۆر باشە زیلانجان ئاوا بۆ خۆت بە ئاقلی پیاسە بکە کایە بکە خۆشی ببینە باشە دەیدی زیلانجان خوا حەفیز خوا لەگەڵ سڵام قاسی ناوچەس باران ئەفەرین ئەی تۆ ناوچەس من نام کیانە کیان ئێوە چی یەکەن خوشک و بران خۆشکۆبڕانین ئێرە خۆشە کیان زرێبار خۆشە ئافەرین ئەی تۆ باران تۆ منەناسی چۆن ناوچەس زیتەڵە تۆ من چۆن نەناسی بەڕاستیتە سیرکەن ئەم مناڵە جوانە لە شاری مەریوانەوەڵێ من تۆ ناسم تۆم بینیوە ئادی کام بەرنامەی منە بینیوە ئافەرین زیلان تۆ هەی لە مەدرسە
باران هاي لە مەدرسە ئەرێ مەدرسە خۆشە ئەرێ بۆچە خۆشە بەسە دەستانی ئەی باشە حەزەکەی کە گەورە بووی بیبەچە خانەدا ئافرین باران شعرێکم بۆ بڵێ دەی ماسی خانم ناو دەریا شێویدا بەسەریا کەوتە ڕێگا ختا خرد شرین شرین ورداورد ماسی خانم کەوشینە و ماڵەکەیان حەوشینە و وەختێ چوو بوو سەرکوچی چاوی کەوتە جیجی جیجی زەردەواڵە بوو مناڵ ئەو بەرماڵە بوو سڵام جیجی هەندی ناسک تاسک حەریری ئافرین ئەدی یەک چەپڵێکایی بۆ خۆتە لێبان دەی هەر بژین ئافرین زۆر سپاس خواحافیز خواحافیز سڵام خاسی ناو چەستۆ نام شانۆ شانۆ ئافرین شانۆ تو چاکەی لێرە هاتووی بۆ پیاسە زرێبار خۆشە ئافرین ئەی تۆ ناو چەست گریلا ئێرە خۆشە بۆچێ خۆشە بۆ پیاسەکردن و زرێبارون ئەی تۆ منە ناسی ئەرێ من ناوم چەست ناو زنی زیتەڵە زیتەڵە ئافرین ئەی تۆ منە ناسی ئەرێ لە کۆ منە بینیوە زیتەڵە ئافرین زۆر باشە باشە ئەی تۆ منە لە کۆ بینیوە لە زیتەڵە لە تەلەڤیزیۆن ئەرێ لە کورسات ئافرین ئەی تۆ زانی گۆرانێکم بۆ بڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ نامێ من بۆ لای هەر کەسێ چووکە نەگەبان چاویۆم مەمنونی کووکە ئەرەوە نا ئەرێ ئافرین زۆر باشە یەک چەپڵێکایی بۆ خۆتە لێبەن ئافرین دە بڕۆنکایەکەتان بکەن دەست خۆش خواحافیز سڵام خاسی خۆشبی چۆنی خۆشبی ناو چەس نیلا ئەی من ناوم چەس زیتەڵە وایە تۆ منە ناسی ئەرۆڵە لە کوێ منە بینیوە شەبەکەی کورسات ڕاستی ئەی من کە ئەبینی پێ و خۆشە ئەرۆڵە ئافرین ئەی تۆ هەی لە مەدرسە ئەرۆڵە لە کلاسی چەندی ئەچم بۆ سێ مەدرسە خۆشە زۆر زۆر منی زۆرم حەز لە مەدرسەیە باشە کە گەورە بووی حەزەکەی بی بەچی حەزەکەم بە پەرستار ئافرین زۆر باشە سیرکە زۆرم پێخۆشە مناڵەکان مناڵانی کوردستان بەگشتی سەیری بەرنامەکانی ئێمەکەن ئەڵێ ئێمە تۆمان بینیوە لە کەناڵی کوردسات ئافرین باشە پێم بڵێ تۆ چاکەی لێرە وڵاتیم بۆ خۆشی بۆێرە لەتە کوێ وڵاتێک دایک و باوکمانە باشە خۆشە ئێرە ئەرۆڵە بە خاتری چی بە خاتری کەش و هەوا شتاتی ئافرین زۆر باشە ئەی باشە پێم بڵێ وەختی هێنە ئێرە ئەشغاڵەکان چیە لێکەن لەگەڵ خۆتانە ئەچینەکەن نەسڵ لە ژغاڵەکان بۆ چەواکە ئاخر باژن ناو ڕێگاکە سلوق نەبێت ئافرین زۆر باشە باشە تو ئەزانی شعرێکم بۆ بڵێ ئەرۆڵە ئادەی سڵاو سەر سڵاو پڕ بێ لە عەتر و بڵاو ئەوەڵ بۆ یەزدانی تەک بۆ یەزدانی بەرز و ئەوەڵ بۆ شای مەدینە چونکەش ئافرین زۆر باشی دەست خۆش زۆر سپاس زۆرم پێخۆشە مناڵانی وەکویەوە ئەوە شعری باشە زان دەست خۆش ئەوڕێکم خواحافیز سڵام خاسی ناو چەس ژینە ئافرین ژینە ئێرە کوێیە زرێبار باشە زرێبار لە کوێ کوردستانی کوێ ئافرین مەریوان خۆشە تۆ خەڵکی مەریوانی باشە لە ناو ئاوی زرێبارە چی زۆر تایە چۆلەکەی تایە چی تایە ماسی تایە ئافرین تۆ ماسیە خۆی ماسی بخۆ لەبەرەوەی بۆ چاوەکانمان زۆر باشە ڤیتامینی زۆر باشی تایە باشە تۆ لە تەکیاتی بۆ ئێرە لەجێت مەمان و بابامە ئافرین زرێبار خۆشە بۆچی خۆشە تەبیعەتەکەی بەلامان و خۆش ئافرین باشە کە ئێوە یەن بۆ ئێرە بەتەنیا ئەگەڕێیان لە تە خێزانەکەتە لە تێک مەمان و باباماگەڕێ ئافرین بۆچیە بێت لە تەکەوانە بگەڕێی چۆن ئەگەر دەست ئەوان بەربین تەنیا بگەڕین کەسەی لە تێن ئەمانوەن ئافرین زۆر باشە ئەی باشە کە وەختێک یێنە ئێرە ئەبێ ئاگر بکەیتەوە بەجێ بێڵی بۆچە بەخاتیۆکە دنیای جانەوەر ئاگرەگرن ئەمرن
ئافرین کەواتە نابێ ئاگر بکەینەوە کە کردیشمانەوە نابێ ئاگرەکە بەجێ بێڵین وایە؟ ئافرین ئەشێ خامۆشیکەین بۆ ئەوەی گڕنەگرێم ناوە وایە؟ ئافرین دا سەیرێکی دووربینەکە بکە بڵێ مناڵان نابێت لێرە ئاگر بکەنەوە ئەگەر ئاگرتان کردەوە خامۆشیکەن دەی سەیری دووربینەکە ناوێ ئاگرکەنەوە لێرە ئەگەریش کردانە دوێ خۆتان ئاوی پیاکەن خامۆشیکەن ئافرین هەر بژی دەست خۆش هاوڕێکەم دەست خۆش خواحەفیز خواحەفیز سڵام خاسی ناوچەس بارانە باری زستانان وایە؟ ئافرین باران هەی لە مەدرسە لە کلاسی چەندی؟ ئافرین خۆشی لە مەدرسەیە؟ بۆچە؟ ئافرین ئەی تۆ چاکەی لێرە؟ ئەمڕۆ ئێرە خۆشە؟ بۆچە؟ ئافرین ئەی کە هاتی بۆ سەیران ئەبێ ئەشغاڵەکانمان چی لەکەی؟ بۆچە هەبێ وا بکەین؟ باشە ئێزای شارێکم بۆ بڵێ شارێکم بۆ بڵێ چاپمالە ئەومەزەدارە شێکی کردومە دەورارە بایتابانی منی دەبیانی منی دەنگە بەرزکەرەوە تەواو دەست خۆش ئافرین زۆر سپاس دەست خۆش خواحەفیز سڵام خاسی ناوچەس ناماشامە ئافرین باشە تۆ چاکەی لێرە؟ هاتمە کەمێ هەوا لە تەکی هاتووی؟ تەک دایک و باوکمە ئافرین باشە پێم بڵێ وەختێک هاتینە ئێرە ئەبێ ئاگر لە دوای خۆمانەوە بەجێ بێڵین؟ نەوەڵڵا ئەیە بێت چە بکەین؟ شە خاموشی کە اینجا بچین بۆچە؟ بۆوە کە مەنتەقەکەمان ئاگرێکی ئافرین ئەی تۆ مەلازانی مەلا؟ مەلێری ئەی ئەبێ بەتەنیا بچینە ئەو ئاوە قوڵەوە مەلە بکەین؟ نەوەڵڵا بۆچە؟ بۆوە کە ئەخنکی ئافرین کەواتە ئەبێ لە ئاوێکا مەلە بکەین کە باش بێ وایە؟ ئەی تۆ هەی لە مەدرسە؟ لە کلاسی چەندی؟ مەدرسە خۆشە؟ منیش بچم بۆ مەدرسە؟ دەمنیشە چم بۆ مەدرسە وەکو تۆ باشە؟ ئێزای شعرێکم بۆ بڵێ دەی ساعتەکەم زەنگەدا خەبەرێکم پێ ئەدا لە خۆ بەسە ڕاکە بۆ چۆ بۆ مەدرسە ئازا لە خۆ هەڵاسم ئەشۆرم دەمو دەسم پێخەفەکەم جەمەکەم ئەخۆم جامی نان و ماس وریا و ژیرم لە کلاس ئافرین زۆر باشی ئەدی یەک چەپڕی خایم بۆ خۆ لێبە هەر بژی زۆر سپاس هاوڕێکم خواحەفیز خواحەفیز سڵام خاسی ناوچەس ئافرین ئەوە چییە بە دەم و چاوتەوە ئابێرەوە؟ ئەوە خاڵکوبیە جوانە؟ هەرۆڵا ئافرین ئەو دوو ڕسمە چییە لە لیباسەکەتە؟ ئەوە پشیلە پشیلەیە پشیلە و خۆشەوێ؟ باشە تۆ ئازاری پشیلەیی؟ نەوەڵا ئەی سەگ بۆچی ئازاریان نایی؟ خۆشیان بەرە گوناحن ئافرین وەرە سەیرێکم بکە بڵێ مناڵەکان ئازاری سەگ و پشیلە مەیە لەبەرەوەی گوناحن دەی مناڵەکان ئازار پشیلە و سەگەکان مەدەن ئاخر گوناحن ئافرین زۆر باشە لە مەدرسەی هەی لە مەدرسە لە سکوڵی چەندی؟ بەڵام دوو سێ چوار ئافرین زۆر باشی ئەی تۆ چاکەی لێرە؟ لێرە چوون لێرە بۆ خۆم بازی کەم لێرە دانیشم چون سوار شەهرە بازیەکان بم ئافرین لە تەکی هاتی بۆ ئێرە؟ لە تەک دایک و باوکمە باشە ئەبێ مناڵ بەتەنیا بێ بۆ ئێرە؟ بۆ؟ خەتەرە بۆچە خەتەرە گومەوین وایە؟ هەرۆڵا گومەوی شایدیش دز هات بردت ئافرین زۆر باشی دەست خۆش ئافرین ناوڕێکەم خواحەفیز سڵام خاسی ناوچەس بارانە و لیباسە جوانانە و لەکوێ بوو؟ لە بازارە سەندی کێ بووی سەندی؟ دایک و باوکم ئافرین خانەوادەکە و ئەی تۆ چاکەی لێرە؟ هاتون بازیکەم لە تەکی هاتووی بۆ ئێرە؟ هەر خۆم هەر خۆت یان لە تە خانەوادەکە و؟ لە تەک خانەوادە
ئافرین نابێ بە تەنیابی بۆ ئێرە لەبەرەوەی گومەوی دوایی خانەوادەکە و ئەگرین بوو باشە ئافرین ئەی زرێ بار خۆشە ئافرین ئێزانی شعرێکم بۆ بڵێ شعرێکم بۆ بڵێ نۆرۆڤە تەخوتۆڤە جشنی گوشت گەڵڕۆڤە ئاگر بە لێفەی بەرڤە تاریکی خەفدە لەرڤە ئاوا بەروی بەهاڵە بەرخۆ خۆشوو لێبارە وەرەن مناڵان سەیری سەربان و کۆڵان ئاگر دۆری دراوە گوێ بگرن لە هەڵاوە ئەڵێ نۆرۆڤ پیرۆڤە بۆ کوردستان پیرۆڤە ئەڵێ مناڵم کوردین بۆ پاک و بەرگرن نۆرۆڤ ناخۆ خۆشەوێ دەرتمان لە دوشمان کەوێ ئافرین زۆر باشی ئەم شارە خۆشانە لەکوێ فێربی تۆ ئافرین لە مەدرسە فێربی وایە ئافرین دەست خۆش خواحافیز هاوڕێکەم زۆر سپاس خواحافیز سڵام سلام خاسی خۆشبی ناوچەس ژینە تۆ زۆر زەریف و جوانیە زانی ژینە ئەو لیباسە جوانانە چییە لەبەرتا ئەمە لیباس کوردی هەمیشە لە بانشان و چەتفەیە چەتفە چییە چەتفەی لەسەر لیباس کوردیە و قەدیمی شەکردە بەری زۆر جوانە ئافرین تۆ ئەوە هەمیشە حەز لە لیباسی کوردیەکەی ئەرێوەڵا بە خاتری چە بە خاترەوە ڕسم کوردی لە یادم نەچێت ئافرین زۆر باشە باشە تۆ لە مەدرسەی ئەرێ باشە کلاسی چەندی حەفت زۆر باشە ئافرین باشە تۆ چاکەی لێرە هاتووم کەمە گەردشکەم ئافرین باشە تۆ لە تەکی هاتی بۆیە لە تەک دایە گەورەمە ئافرین تۆ دایە گەورە و خۆشەوێ ئەرێ زۆر باشە ئافرین ئەوە دایە گەورە و ڕێزی لێ بگرا ڕێزی لە خانەوادەکە و بگرا هەمویان نەخۆش بێ باشە باشە کە هاتین بۆ سەیران بۆ گەشت ئێمە ئەبێ ئاگر داگیرسێنین و بەجێ بێڵین ناوەڵا بە خاتری چە تەبیعەتەکەمان خراوە بێ ئەفرین زۆر باشە باشە تەبیعەت بۆچی گرنگە بۆ کە ئێمە خاستر زندگیکەین ئەفرین زۆر باشە دا باشە چۆرەوە بۆ لای داپیرێت و بۆ خۆتان کات بەسەر بەرن باشە وەحافیز خوا لەگەڵ